باوکم نەخۆشە ناتوانێت کار بکات لایەکی مردووە شەلەل نسفیە و شەلەل دەماغیە جڵتەی دڵ و دەماغیە لایەکی مردووە ناتوانێت هەیە نییە ئەم کارم هەیە ئەم کارش يعني ئاوا تاخیرە بێت سەراحەتەن من پارەی کرێ تەکسیم نییە ئێستا ئێمە لەبەر ئەوە کارمان ڕاگرتووە ئەمانەوێ موچەکەمان بدەنێ لە کاتی خۆی چونکە من پێشتر لە مستشفى ئەتفاڵ داواممە کرد لەگەڵ یەکی مانگە ڕاتبیان ئەدا پێمان بۆچی لێرانە ئاوا تاخیرە بێت ئایا خۆیان ڕازین بەو شتە تۆ کرێ تەکسی لێ دەیتۆ مەسروف ماڵە دەیتۆ ئیجار دانیشی نەخۆشت هەیە لە ماڵەوە باوکم نەخۆشە ناتوانێت کار بکات لایەکی مردووە شەلەل نسفیە و شەلەل دەماغیە جڵتەی دڵ و دەماغیە لایەکی مردووە ناتوانێت هەیە نییە ئەم کارم هەیە ئەم کارش يعني ئاوا تاخیرە بێت سەراحەتەن من پارەی کرێ تەکسیم نییە 150,000 120 دەمە کرێ تەکسی 30,000 بۆ مێنێتەوە ئایا خۆیان بۆ شتە ڕازیت حتى خواردنەکەشیان ناخورێ ئیجازاتی تیان نییە يعني بين يعني بشر ظروفك بين لمالوا أبي إسراحتي يبقى وانيا أي بوش يعني أوصل ما أي أخوان قبول كان بوشتا بلى على هالشغل هذا بلى هاش 2 صال خدمت ما حط صالة آزادي بو مستشفى آزادي 4 صالة مستشفى أطفال بو أول يرانش حط صالة بلا بيت مستشفى وك أم مستشفى نبو لا راتبة زور تأخير بيت خوي عفريت يكاد بولا مال لوزارة باسي موضوعي شرحي موضوعي عدوي وماكر حتى كتابك بما بشان داوتي بما ايوه راتبك كان 600,000 يعني بوشي 150,000 ما نداني بوشي وتاخيره بسبب بوشي وتاخيره بو نايدان او انا مشتك يعني باكو خاوينيان اوي صيادله تجهيز علاجي اوي اگر ايما علاج نهينين کادرەکان لە قاوشەکان چۆن ئەتوانە عیلاج بدەن بە نەخۆشەکان هەموو ئیشەکە کەوتۆتە سەر ئەستۆی ئێمە چی لە پاکوخاوێنی چی لە عیلاج یعنی حازرکەین بۆیان هەموو ڕۆژی داوامەکەین بەڵێ ئێمە جاران 65 عەمەلە بووین زۆریان دەرچوون کوڕەکان لەبەرەوەی ئاوا ڕاتب تاخیرە بێ لەبەرەوەی تاخیرە بێ ڕۆیشتن شوێنتریان دۆزیەوە پارەی باشتر دەرچوون هەم بە هەموومان 65 عەمەلە بووین ئێستا نازانم تقریبا 15-20 ماوە وازیان هێنا لەبەرەوەی ڕاتب زۆر تاخیرە بێت